ڕۆژی هارونە ڕەشید لەو پەڕیسەنەت و عیزەت و دەسەڵاتی خۆیان بوو هاتبووە دەرەوە ئەم هەموو ئەسب سوارە لە دەوری جاو کاتە تەلەڤیزیۆن و سەتەلایت و شت نەبوو خەڵک خەلیفە و پاشا و مەلیکەکانی نابینی ئەگەر لە بۆنە مناسەبەتێکا هاتایەتە دەرەوەی تر هەموو عالم کۆ بۆ جەنابی پاشا ببینن جەنابی خەلیفە ببینن هارونە ڕەشید پیاوێکی ئیماندار بوو حەزی بە دیناریش دەکرد هەرچەنە هینیشی هەبوو ئەڵێ وتیان قوربان ئەوانەی ماساوچەکانی دەور و پشتیان وتیان قوربانە ها ئەوە بالو لە شێتە لە ناو خەڵکەکەیە بالو لە شێت مەشهور بوو داریکە خستە ژێر خۆی و هەرچەی لێ کرد و مناڵیش بەردیان تێگرت و گاڵتەیان پێ کرد بەزیان و قسەی نەستەق و عەجیبەکە ئەڵێ وتی ئابۆم بانکن بالولیان هێنا وتیان وەرە خەلیفە بانگ دەکا وتی من ئیشم بەو نییە وتیان وەرە کورا خەلیفە بانگ دەکا بە شێوەیەکی ناشرین ڕایکێشا هات وتی ها هارون چی دەوێت نەیو خەلیفەی موسڵمانە نەیو ئەمیر المؤمنین یەکیان کە پیاکێشاوتیان بە ئەدەبە لە عاسیەوە جەنابی خەلیفەیە بڵێ جەنابی ئەمیر المؤمنین جەنابی خەلیفەی موسڵمانە وتی من ئەقم نییە بەسەرەوە منی بانگ کردووە من ئیشم بەو نییە وتی واسی لێ بێنن ئێوە هێناوتانە ڕاستەکەیان ئێمە ئیشمان بەوە وتی بالولیان وتی ها منە بۆ چییە هارون منە بۆ چییە وتی بالول هەرۆ ئەمە دوو نەسیحەتی چاکەم بکەی هی خێر تۆ قسەی چاگەزانی بالولش بيود وتي هارون أولك نطفة مذرة وآخرك جيفة قذرة وأنت بين هذا وذاك تتعالى وتي هارون أولي تو كلي دروز بوي دلوبا آليكي بوا جنبوا منيكي بوا جنبوا كوتا يكشي أبي بكلاكي بوا جنك ذونا وخننا وقلقوا بوا جنك وخلق هراسانك جەنابێ لە بەینی ئەم دوو بۆگەنە ئەوە چی قەوماوە ئالوتێ بەرز بۆ خۆت لێ گۆڕاوە هارون ئاوا سەری دانەوان و قسەکەی زۆر کاریگەر بوو بەڕاستی ڕاستەکە دڵی پڕبووتی بالولیان بخوا تۆ ڕاستەکەی قەسم بەخوامانی دەورم هەموو ماستاوچین یەکێکیان قسەی وای پێ نەوتوم وتی بالولیان نەسیحەتێکی خێری کەم پێ بکە بۆ بکە وتی هارون لە بینی تۆ باوکە ئادەم تا هیچ باوکێکی کەوماوە لە تۆ تا ئادەم هیچ باوکێکی ماوە تی نەوەڵە وتی تەڵعان نامێنێت جاگەر بۆ ئەمایە چۆن نەگەیشتە دەستی جەنابێ بۆ ئەوان نەما بەخوا بۆ تۆش نامێنێ دەیتەوە خوا حافی سواری دارەکەی بۆ هەچە لە یاڕۆی جا بەهلو هین هارون وتی خۆزگە دوو نەسیحەتکەری ئاوام لە دەور بووە کە ئاوا جا برایان ئێمە هەمومان تیامانە ئاوە لا دەین و غەڵەت دەکەین بەڵام برای ڕاستەقینە ئەگە برای ڕاستی من لەوانەی کە خوای گەورە ڕۆژی قیامەت جیامانەکاتەوە لە متەقیەکان بین کاڵێمانە لەبەر من یەکتریان خۆشویستەوە با لەوانە بین ئەگەر یەکێکمان پێی خواردانە بە ئەوی کە بێ نەسیحەتێکی بکە هەر هەموو مەکێشن بەسەریا وای لێ بکەن لێی دوورکەونەوە ئەگەر یەکێکمان کەوتە غەڵەتەوە ڕەفیقێکی خراپ ڕایکێشا پیاوی چابن گەنجەکان دەستی یەکتر بگن و بەرەو مزگەوتی بێنەوە بچنە ماڵی وازی لێ مێنن نەسیحەتی خێریکەن ئەگەر زانیتان ڕەفیقێکتان خەریکە لا ئەداوات وا بزانن ئەوە گورک هاتۆ چواردەوری گرتووە بۆ ئەوی بیخوا ئێوە بچن ڕزگاریکەن